هاوسەری باش هەرچیەکی بۆ بکەیت بەزایە ناچێت. واللهی تەنانەت ڕوحی خۆتی پێشکەش بکەیت قابلیەتی. هاوسەری باش بۆ ئەوە لەگەڵتایە سوکنات باتیە، ئارامت بکاتەوە، کەواتە تۆش ئەبێت بە باشترین شێوە پاداشتی بیتەوە. ئەوەی خۆشیە لە دەوری ئەم ئافرەتەی کۆکەیتەوە، ئەوەی چاکەیە لەگەڵ یا بیکەیت، هەرچی شتێک دڵی خۆشەکات لەگەڵ ئەم ئافرەتەیە بیکەیت. پیاوی بەڕێز ئەو پیاوەیە لەگەڵ خێزانەکانی خۆیان باش بێت، لەگەڵ ئافرەتەکەی خۆیان چاک بێت، نەرمونیان بێت، خۆشەویستی باتێت. باشترین پیاو ئەو پیاوەیە بتوانێت بە باشترین شێوە هەڵسوکەوت لەگەڵ خێزانەکەی خۆیان بکات. اینجا ئەگەر تۆ خاوەن ژنێکی باش بووی، خاوەن هاوسەرێکی باش بووی، هەرچی لە پێناوە بکەی لە پێناو دڵخۆشی ئەم ئافرەتەیە هەر کەمە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ ئەوەیە کۆمەڵی خێزانی هەبوو، چونکە هەمویان خێزانی محتەرەم و چاک و دیندار و خواناز بوون، خۆشەویستیان ئەبەخشی بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. لە کاتی تنگانە و ناڕەحەتیە پشتیوانی پێغەمبەری خوا بوون عەلەیهی سەڵات وسەلام. رسول الله عەلەیهی سەڵات وسەلام هەموو شتێکی ئەکرد لە پێناو دڵخۆشکردنیان. ئێوە تەسەوورکەن تەنانەت یاریکردن لەگەڵ خێزانی خۆتان ڕەنگە لەم سەردەمەیە لە کۆمەڵیە عایلە و خێزان و خێڵ هەر ئەسڵەن شتێکی زۆر زۆر عیبە بێت. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بەرچاو سەحابە و یار و یاوەرانی لە بەرچاو ئەو هەموو پیاوەوە یاری لەگەڵ خێزانەکانی خۆیان کردووە. ژن کە شوو ئەکا بە تۆ کە ئەبێ بە هاوسەری ژیانت، هن لیباس لەکم و ئەنتم لیباس لەهن. ئیتر هەموو عیب و عاری تۆ عیب و عاری ئەو، هەموو عیب و عاری ئەو عیب و عاری تۆیە. ئەبێ ببنە پۆشاک بۆ یەکتری، ئەبێ ڕوحتان بەسەر یەکا دەرچێت. طبعا ژنێک ئیتر لە ماڵێک دەرێکەی، لە باوکیەکەی، لە دایکیەکەی، لە خوشک، لە برا، لە ئامۆزا، لە خزم، لەو هەموو سۆز و محەبەتە دەرێکەیتە دەرەوە هێنی بۆ ماڵەکەی خۆت. تۆی پیاو ئەبێ ببی بە باوک بووی، بە دایک، بە خوشک، بە برا، بە ئامۆزا، بە پشتیوانی هەموو سۆز و محەبەتێکی بیتە تا هۆگری خۆت یەکەیت، تا ئەبێت بە پارچەیە لە گۆشتت، بە پارچەیە لە لاشت. رسول الله علیه الصلاة والسلام هێندە نازی داوە بە خێزانەکانی خۆی، تەنانەت لە بەرچاو خەڵکیش یاری لەگەڵا کردو بۆ ئەوەی دڵخۆشیان کات. دایکمان عایشە ڕەزای خۆی لێبێ ئەفەرمێت جارێکیان لە گەشتێکا لەگەڵ رسول الله علیه الصلاة والسلام گەشتمانە کرد و سەحابەکانیشمان لەگەڵا بوو. پێغەمبەری خوا علیه الصلاة والسلام بە سەحابەکانی فەرمووی ئێوە لە پێشەوە بۆ خۆتان بڕۆن، من لەگەڵ خێزانما ئەمێنمەوە. سەحابەکان دوور کەوتنەوە لێمان. پێغەمبەری خوا علیه الصلاة والسلام بە عایشەی فەرموو پێشبڕکێم لەگەڵاکەی با ڕاکەین هەردووکمان بزانین کێمانەی بینەوە. سەیری ئەو ناز و خۆشەویستیەکەن پیاوێک ئەیدا بە خێزانەکەی خۆی. سەفەر بریتە لە ناڕەحەتی، بەڵام پێغەمبەری خوا علیه الصلاة والسلام ئەیەوێ ئەم ناڕەحەتیە لەسەر دڵی خێزانەکەی سوکانەی هێڵێت. یعنی بە مانای کەلیمە پێی بوترێ گەشت سەیران خۆشی. عایشە فەرمێ من ئەو کاتە گۆشتم نەبوو، زەعیف بووم، لاواز بووم، زۆر چست و چالاک بووم، کە دەستمان بەڕاکردن کرد لە پێش پێغەمبەری خوا علیه الصلاة والسلام گەیشتم بە شوێنەکەی خۆم، لێم بردەوە. کە سەیری پێغەمبەری خوام کرد علیه الصلاة والسلام دیار بوو لەسەر دڵی گران بوو، من لێم بردوێتەوە. ئەفەرمێ زەمان ڕۆیشت و ڕابرد، سەفەرێکی ترمان کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەم جارەش با پێشبڕکێ بکەین، ئەمەیان پێشبڕکەی تۆڵەیە. پێغەمبەری خوا علیه الصلاة والسلام ئەیەوێ ئەم جارە تۆڵە لە خێزانەکەی خۆی بکاتەوە، بەڵام بەچی؟ بە دڵخۆشیکردن و بە یاریکردن لەگەڵ خێزانی خۆیە. ئەفەرمێ دەستمان کرد بە ڕاکردن، من تۆزێ قەڵەو ببووم، نەم ئەتوانی ڕاکەم وەکو جاران. ئەفەرمێ فەسەبەقەنی، لێمی بردەوە. ئەم جارە سەیری کردم، فەرمووی ئەی عایشە هادیهی بیتیلک، ئەم بردنەوەیانم تۆڵەی جارەکەی ترە، ئاوا لێت ئەبەمەوە. ئێوە سەیری ئەو ئەتەکێتەکەن، سەیری ئەو مامەڵە جوانەکەن. ڕەسوولی ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ خێزانەکانی خۆیان پەیڕەوی کردووە. یعنی ئێمە بۆ نەتوانین خێزانەکانی خۆمان دڵخۆشکەین، بۆ نەتوانین ئەو فەراغی کە هەیانە لە ماڵەوە، بێتاقەتی پەروەردەکردنی مناڵ، چێژ لێنان، ئەو هەموو ئەرک و ماندووبوونەی ئافرەت، بۆ نەتوانین یعنی ئەو ئەرکەیان لەسەر کەمکەینەوە، سوکەینەوە،
بە یاریکردن لەگەڵیانە بە گەشتکردن لەگەڵیانە بە دیاریبردنەوە بۆیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەڵسوکەوتی ڕۆژانەی لەگەڵ خێزانەکانیان دەرسە بۆ ئێمە وانەیە بۆ ئێمە حتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر بیویستایە خۆی خۆشیێکی ببینایە حەزێکرد خێزانەکانیشی بەشدار بن لەگەڵیان ڕۆژی جەژن بریتێ لە ڕۆژی خۆشی سەیری کرد کۆمەڵێ گەنجی حەبەشە خەڵکی حەبەشە بوون هاتبوون لە ناو مزگەوتە یاریانە کرد یاری تیربازێنیانە کرد نیشانیانەشکان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بانگی عایشەی کرد فەرمووی یا حومەیڕە ئەی ژنە ناسک و سوور و سپیەکە ئادەی وەرە حەزت دێیە سەیری ئەم گەنجانە بکەی کە یاریەکەن وتم بەڵێ زۆر حەزم لێتی طبعا سروشتی ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وا هەڵکەوت بوو دەلاقەیەکیان هەبوو لەگەڵ دەرگایەکە دەرگای بەتایبەت دەرگاکەی ماڵی عایشە ڕەزای خوای لێبێ ئەیڕوانیە ناو حەرەمی مزگەوت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاوا سەیری ئەکرد عایشە فەرمێت چەناگەم لەسەر شانی دانابوو منش سەیرم ئەکرد زۆر سەیریان کرد حتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یعنی بۆ حەزی کرد ئیتر تەواو بگەڕێنەوە بۆ ماڵ و لە ماڵ و ئیسراحەت کەن و گەنجەکانش بۆ خۆیان بەردەوام بن لە یاریکردن عایشە فەرمێت تەواو چەناگەم قورس کردبوو لەسەر شانی ئەوی جاربەجار پێمیوت ئەمە شەبیعتی ئەرێژنەکە تێرە نەخوارد لە سیرکردن من شەمەوت نە تۆزێکی تری پێچەوە کەمێکی تر ئەی فەرموو ئەمە شەبیعتی ئەرێ تێرە نەخوارد لە سیرکردن ئەمەوت نە بەس لەبەر یەکشت لئەنظوڕ مەنزیلەتی عینده ئەمەوت بزانم تا چەنێ منی خۆشەوێ پلە و پێگە و مەنزیلەتی من مەکانەتی من لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چەنێکە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەتا عایشە چەناگەی لەسەر شانی لانەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وازی نهێنا بەیەکەوە هاتنەوە بۆ ماڵ ئەوە بریتیە لە پیاوەتی ئەوە بریتیە لە ڕجولەت خەیڕوکم لئەهلیه جوانترین پیا ئەو پیاوەیە بتوانێ ناز بە بە خێزانەکەی خۆشەویستی بە بە خێزانەکەی ژیانی لە پێناو خێزانەکەی سەرف کات هەموو ئیش و کارێک کە ئەیکەیت و ماندووبوونێکە بۆ خێزانەکەی خۆتە بۆ کێی سەرفەکەیت هەموو ماڵ و مناڵەکەی خۆتە ئەگەر پارەیەک نەتوانێت خێزانەکەت دڵخۆشکات پارەت بۆ چییە وەڵڵا شەقێکی تێ هەڵدا ئەگەر پلە و پێگە و مەنسەبێک نەتوانێت خێزانەکەت بەختەوەرکا بۆ چیت خەڵکی وا هەیە بە پارە بەس دڵی خەڵک خۆشەکات ئەمما مناڵەکانی بە داماوی لە ماڵەوە دانیشتونە چاوەڕێی مشتێ لە مەحەبەت و خۆشییانە